دیارە میدیای بینراو یەکێکە لەو بابەتانەی کە ساڵانێکی زۆرە تەواوی ئەو هەواڵ و ئەو باس و ئەو بابەتانەی کە لە تەواوی جیهانە هەن دێ لە دوای دێ بگومان گۆڕانکاری بەسەر ئەم بابەتانایەت یەکێک لەو کەسانی کە ساڵانێکی زۆرە لە نێو میدیای بینراوە کار ئەکات و بگومان لە چەندین تەلەڤیزیۆنی دیاری کوردستانە جێپەنجەی هەبووە بەڕێ سەرکەوت عەلی حەبیبە کە بەڕێزیان لە ئێستاە کتێبێکیان لەبارەی تەلەڤیزیۆنی کوردی و چەند سەرنجێک بڵاو کردوتەوە کاک سەرکەوتە مێوارەیە میوانی کوشتار مەگەزینەوە گفتوگۆکەین لەبارەی کتێبەکەیەوە. کاک سەرکەوت سڵاو لێ بێ، زۆر بەخێر بێی. سڵاو لە ئێوەش. زۆر سپاس بۆ تۆ. با دەرفەت بێ بپرسم چەند ساڵە یاخود چەند ساڵ لە بواری تەلەڤیزیۆن و میدیای بینراوە کارێک کردو بگومان لە بینای بیسرا و نووسینی شاکارت کردەوە؟ لە سەرەتای دامەزرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەو کاتە پیانەوە قۆناغی دۆشەکەڵا لە ماڵی مامەسا عوسمان چێوار. مامەسا عوسمان چێوار بە حکمی ئێمە ئەندامی تیوی پێشەڕەو بووین، لەو تەلەڤیزیۆنە کارمان کردو هەل لە نزیکەوە من لەگەڵ مامەسا عوسمان کارم کردووە. هەر ئەوەش بۆ هۆی ئەوەی کە من زریان کە پورزام و ئێستاش هاوسەرمە وەکو کچێک و وەکو سێهەم کچ دیارە یەکەم کچ ژیان ساڵح و دوای ئەوە پەیمان خێزانی جەمال خەمبەر زریانی سێهەم کچ کە لەو تەلەڤیزیۆنە کاریان کرد. تر لەو کاتۆ بە تایبەتیش لە بەڕەسمی لە ساڵی 1993 من وەک ئامادەکاری بەرنامە کارم کردو و تا 1996. دوای ئەوەش ساڵی 2000 کە کەناڵی کورسات دامەزرا من هەر یەکێک بووم لەو کارمەندانی لە سەرەتاوە لە کەناڵی کورسات کارم کردووە و نزیکەی 14 ساڵ بەردەوام بووم. کارەکانیشم لە تەلەڤیزیۆنی کورسات کە هەمیشە بە ماڵی دووەمی خۆمم زانیوە ئامادەکاری بەرنامە بووم. دوای ئەوەش لە ساڵی 2002ەوە من وەکو لێپرسراوی تەنسیق و لێپرساوی ئەرشیڤ کارم کردووە. پاشان کە کاگەرسەلان لێرە کارەکەی بەجێ هێشت و کاری نەما لە تەلەڤیزیۆن و هێرە خارج لە بەر مەشغەڵەتی خۆی و وەک ئەندامی مەکتەب سیاسی کارەکانی ناکرا من ئیشەکانی ئەوانیشم گرتە ئەستۆ و بووم بە لێپرسایی مۆنیتەرین، یعنی بڵێن فلتەر. من ئاخر فلتەری کورسات بووم کە هەموو ئەو بابەتانەی پێشەوەی لە کورسات پەخش کرێ لای منەوە بوو. چەند قورس بوو ئەو کارە؟ بەڵێ زۆر قورس بوو، چونکە بیدایەت سەرەتای کورسات بوو. کورسات هەروە بە ئاسانی نەبوو بە دەنگ و ڕەنگی کوردانە. ئێمە نەکەر من هەموو ئەو کارمەندانەی شەونخۆنیانە کرد، هەموو کارمەندانەی ئەستێرەیانە کردە خەو خۆیان ناخەوتن دڵسۆزانە کاریان بۆ کورساتە کرد. دیارە گەورەی و خۆشەویستی و میهرەبانی دادەهێرۆ هەروە گاڵتە نەبوو بۆ ئێمە. بەڕاستی ئەو خۆشەویستی ئەو بۆ ئێمە وای کردبوو شەو ڕۆژێک بینە بخینە سەرێک و بە بەردەوام کار بکەین و من هەمیشە لە کورساتە جێدەستم دیار بووە بە ئیعترافی دۆست و دوژمن بە تایبەتیش ئێستا لە ئەرشیفا زۆری ئەو بەرنامانەی کە پێشتر کراوە ئەگەر من ئامادەم نەکرێ من سەرپەرشتیم کردووە لە بۆنە و یادەکانە بە بەردەوامی من کارم کردووە. جگە لەوانەش من وەکو هەمیشە وەکو ڕاوێژکاری زمان لە کورساتە کارم کردووە بابەتی زمانەوانی و بابەتی ئەو شانە ئەو دەسەواژانی کە بووە بە هەڵەی باویان بە تایبەتی لە تەلەڤیزیۆنە بەکار هاتووە. من هەمیشە خەمم بووە، خەمی ئەوانم بۆ کە بە هەڵە نەڕوات و ئێمە کورساتمان گەیانە ئەم ڕۆژە بە خۆشحاڵیەوە. من لێرە سڵاو لە هەموو ئەو کارمەندانی تا ئێساش بەردەوام. سوپاس بۆ تۆ. بە بابەتەکە بکەم بە دوو بەش. لێرە تەلەڤیزیۆنی کوردی مەبەستت لە کام قۆناغی تەلەڤیزیۆنی کوردیە؟ باکەوایە ناچمە سەر چەند سەرنجەکان هەڵەگرم بۆ دواتر بەس مەبەستم لەم دووشەیە بزانم تەلەڤیزیۆنی کوردی مەبەستی لە تەلەڤیزیۆنی کوردی مەبەستم لەو تەلەڤیزیۆنەیە کە کورد خاوەنێتی، ئەو تەلەڤیزیۆنەی کە کورد بەڕێوە ئێبا خۆی سەرپەرشتیەکە خۆی کاری بۆ کردووە. تەلەڤیزیۆنی کوردی بە تایبەتی دوای ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم تەلەڤیزیۆنی لە سلێمانی لە 11 نۆ 1 دامەزران ئەوە ناوی نرا تەلەڤیزیۆنی کوردی، چکە کورد سەرپەرشتێکە و کورد بەڕێوەی بردووە. کە تۆ باسی تەلەڤیزیۆنی کوردی و چەند سەرنجێکەکەی تەلەڤیزیۆنی کوردی بجارێ باسی مێژۆکەی بکەین. ئێمە وەکو کورد نیو سەدە زیاتر ئاشناین بە تەلەڤیزیۆن، ینی تەلەڤیزیۆن نەگی کورد بوو بێ بڵێن بۆ نمونە تەلەڤیزیۆنی بەغاکە لە ساڵی 55 یا 56 دامەزراوە. ئێمە هەتا ئەمڕۆ زیاتر لە نیو سەدەیە بەو ئامێرە
ئاشنای بابەتەکەی من هەر ئەوە نییە هەر سەرنجەکە بێ مەسەن مێژووی تەلەڤیزۆنە یەکەم تەلەڤیزۆن کە لە سلەیمانی دابەزراوە تەلەڤیزۆنێک بۆ کە مێژوویشی بۆ خۆی تۆمار کردووە و هەتا ئێساش بەردەوامە تەمەند درێژ بن دوای ئەوە تەلەڤیزۆنی کوردی من مەبەستمە سەرنجەکان لەسەر چییە یەکەم تەلەڤیزۆن وەکو هەڵەی زمانەوانی وەکو ئەو وشاری کە هەڵەی باون هەڵەی زۆر تەلەڤیزۆن بە تایبەتی تەلەڤیزۆنی کوردی ئەمە جێ سەرنج بوو هەروشەی تەلەڤیزیۆن خۆی بە فێنیە بەڤێ خۆی بەڤێ سەرکەوت تەلەڤیزیۆنە بەڤێ ئەوە من نەمیست باسی من کتێبەکەم دانا بوو بۆی خوێنەر خۆی هەتا من باسیەوەشم کردووە پێش ڕاپەڕین ئێمە هەنێ وشە و دەسەواژە بە تایبەتی ئەو شانەی کە بەدەر لە زمانی کوردین یا عەرەبین ئێمە لە زمانی عەرەبیەوە وەرمان گرتووە نمونە تەلەڤیزۆنە بەڤێ نەک بەفێ بەس عەرەب چونکە ئەیکا بەفێ ئێمە لە عەرەبە وەرمان گرتووە من ئەمەم هێناوەتەوە وەکو نمونەیە کە ئەمە هاتوۆتە ناو زمانی ئێمە و بووە بە هەڵەی باو زائیدەن پێناسی تەلەڤیزۆنم کردو مەسەن تەلەڤیزۆن چێ وێنە لە دوورەوە یا بینین لە دوورەوە ئەجا هاتوومەتە سەرەوەی تەلەڤیزۆن لای کورد چۆنە و چۆن دامەزراوە ئەجا هاتوومەتە سەر سەرنجەکان مەسەڵەن سەرنجەکان لێرە هەر تایبەتە بە هەموو تەلەڤیزۆن تر هی هەر حیزبیەکە یایی هەردام و دەستگایەک و هەردەسەڵاتێکە بە گشتی باسی هەموو تەلەڤیزۆنم کردووە لێرە ئەگەر من ڕەخنەکەم هەبوو بێ دەسم نەپاراسوە لەم تەلەڤیزۆنە یا لەو تەلەڤیزۆنە یا ئەوەی کە کتێبەکە ئەبینێ و ئەی خوێنێتەوە ئەزانێ من هەمووی زۆر عادلانە باسم کردووە مەسەن ئەگەر هەڵەیە لە کورسات بوو بێ ئەوم نەکردو بیشارمەوە یا باسینەکەم زایدن ئەگەر تەلەڤیزۆنیش کە من حەزیشم لێ نەبوو بێ یا قەدی قەتم نابێ بەڵام متابعەم کردووە بۆ ئەو وشانە لێرە یعنی بابەتەکە شمولیە بۆ هەموو تەلەڤیزۆنی کوردیە زیاتر بابەتەکە هەڵەی زمانەوانیە ئەجا بابەتی کە هەیە کە دوای باسیەکەی کاک سەرکەوت ئەم کتێبە بۆ نمونە کەسانی کە لە ڕاگەیاندن کار ئەکەن ئەبێت بیخوێنەوە شارەزایان لەسەری هەبێت یاخود بۆ بینەریش ئەمە گرنگە کۆمەڵێک زانیاری زۆری لەسەر خۆی بۆ بینەریش بۆ بینەری زۆر گرنگە چونکە ئێستا تۆ کە نووسینێک هەتا نووسینێکی تێکسە نووسیت هێندەی تۆ خەمتە و مەراختە خوێنەر دەئۆگەی تۆ خەم و مەراقێتی چونکە خوێنێت و بابەتەکە زانیاری لێ وەرەگرێت چونکە زۆر وشە ئێستا ئێمە من مەبەستەکەم بۆ تەلەڤیزۆنە یەکەم خۆم لە بەرۆی فترەیەک یا زەمانێک یا چەند ساڵێک لە تەلەڤیزۆنا کارم کردووە دووهەم وەکو خەمی زمانەکە کە وشە لە تەلەڤیزۆنەوە تەلەڤیزۆن وەکو دکتۆر بەکەر ئەحمەد عوسمانە لێ کە پێشەکی ئەم کتێبەی بۆ نووسیوم ئێستا ئەو پیاوە لە ئەمریکایە دکتۆرای لە ڕاگەیاندن هەیە هەنێ وشە لە تەلەڤیزۆنەوە کە بڵاو بۆ زۆر خراپە ئەگەر تۆ بە خراپ بڵاوی بکەیتەوە مەسەڵەن تەلەڤیزۆن چەند ئامێرێکی گرنگە تەلەڤیزۆن چەند ئامێرێک کە خێراترین ئامێرە ئەگەر دەستێ لە پشتیەوە بێ بە عقارێکی خراپابی با زۆر خراپە ینی چونکە تەلەڤیزۆن تۆ ئاراستە ئەکە تۆ کە ئەچیتە شوێنێ بتەوێنێتەوە بێ سەیری تەلەڤیزۆنەکە بکەیت ئەگەر ئەم تەلەڤیزۆنە بەباشی بڕوا و کەسێک بۆ خزمەتی خەڵک بیا بۆ خزمەتی نەتەوە بێ ئەوە هەموو کەس باش وەریەگرێت ئەگەر دەستێک لە پشتیەوە بێ بە عقاریانی نمونە لە کوردستان لەم هەرێمی باشووری کوردستان نمونەی تەلەڤیزۆنی خراپ زۆر هەیە ئێمە نامانوێت لێرە ناویان بێنین بەڵام ئەوە بینەر خۆی ئەزانێ بۆیە ئەم کتێبە چەند بۆ تەلەڤیزۆن گرنگە هێندەش بۆ خوێنەر گرنگە بۆ بینەر گرنگە حتا بۆ ڕۆژنامە و گۆڤارەکانیش گرنگە چونکە زۆر جار ڕۆژنامەیە یا گۆڤارێک کە هەڵەیەکە یا هەڵەیەکی باو دایم زەقەکاتەوە ئەڵێ ئەی بۆ ئەو تەلەڤیزۆنە چونکە حتا ئێساش لە ئەوروپا ئەگەر بیانێ شتێک زوو بڵاو بێتەوە شتێک کاریگەری هەبێ لە ڕێی تەلەڤیزۆنەوەی کەین چونکە تەلەڤیزۆن هەروە ئاسان نییە تەلەڤیزۆن بێ فیزاچێتە هەموو شوێنێچێتە هەموو ماڵێ لە بەرۆی دەنگ و ڕەنگە هەروەک ڕادیۆ نییە دەنگ بێ ئەم دەنگ و ڕەنگە تۆ ئاراساکە تۆ سیرەکە بۆیە من مەبەسمە ئەم سەرنجانە کە لەسەر تەلەڤیزۆنی کوردیە هەنێ وشە ئێستاش بە باشی لە تەلەڤیزۆنەکانەوە ناڕوە بە هەڵە ئەڕوە زمانیش لە بەرۆی دەستورە زمان لە بەرۆی بنەمایە تۆ ڕێنووسە لێ هەر میلەتەی ڕێنووسی تایبەت بە خۆی هەیە ئەبێت تۆ لەسەر ئەم شتە زانستیانە بڕۆی بەس خۆی یەک کێشە لە تەلەڤیزۆنی کوردیا هەیە مەسەلەن چۆن ئەو خەڵکانی کە لە تەلەڤیزۆنا ئیشەکەن
بە تایبەتی ئەوانەی لە عەرەبن یا تورکن یا فارسن کاریگەریان هەیە مەسەن کاریگەری زمانی فارسیان لەسەرە کاریگەری زمانی عەرەبیان لەسەرە کاریگەری زمانی تورکی ئەم نمونانە زۆرن لە کوردستانە بە تایبەتیش لە سلەیمانیە هەموو جارێ ئێرۆخانوی سلەیمانی بووە بە کوردستانی بچووک یعنی تۆ دیقەت بە لە تەلەڤیزۆنێ لە ڕادیۆیەک کەسێک کارەکە کاریگەری زمانی عەرەبی لەسەرە کەسێک کارەکە کاریگەری زمانی فارسی لەسەرە یعنی یا تورکی لەسەر تۆ کە وشە و دەستەواژەکان لە تەلەڤیزۆن و ئەبینی یەکسرە زانی ئەو کەسەی ئەم هەواڵەی سازکردویا و کەسەی ئەمەی ئامادەکردویا و کەسەی کاری لە ماکرۆ کاریگەری زمانێککەی لەسەرە چونکە هیچ شتێک وەکو زمان نییە سوقرات دەڵێ ڕۆژێکیان پیاوێک زۆر بە کەشخە و جلی جوان و ئەوانە بە بەردەمما هەر ئەهات و ئەچوو یعنی خۆی ئەنوان بەسەر سوقراتە سوقرات پێڵێ قسە بکە با بزان قسە بکە با بناسم یعنی زمان تۆ جاری وایە کە کەسێک ئەبینی هەتا زمان نەکاتەوە جاری هەر نازانی خەڵکی کوێشە جاری زمان ئاسی ڕۆشنبیریش دەرەخە زمان پێت ئەڵێ ئەو کەسە شت ئەزانێ شت نازانێت لە چ بوارێکا شارەزایە ینی زمان هەروە گاڵتەنیە زمان یەکێکە لەو زانستانەی بە بەردەوام لە گەشایانی وەکو هەنێ زانست نییە وەستابێ زانست ئەو زمانی کە پیرەمێر پێینوسیەوەکە ئەو زمانی ئەمڕۆنیە ئەم زمانی ئەمڕۆلانێت 10 ساڵیکە 20 ساڵیکە ڕۆژ بەڕۆژ زمان لە گەشەکە ویسم بڵێن شتێک بخەمە سەر قسەکانی بەڕێز کاک سەرکەوت بۆ هەر کەسێکی ئاسایش بێک نەک تەنهاوانی کە لە میدیای کارەکەن گرنگە چەند زمانێک بزانن چونکە ئەمە ناساندنی خۆیانیانی ئاسانکاریش بۆ ژیانی خۆیان بەڵام وەزە مەبەستەکەی تۆ لێرە ئەوەیە کە ئەگەر کەسێک بۆ منە پێشکەشکار بێ خۆت ئامادە ساز بێ خۆت هەواڵ ساز بێ هەر بابەتێکی تر بێ پێویستەکە کە بە کوردێکی پەتی تەواو هەواڵەکەی بابەتەکەی بگەێنێت ببینێت خۆی یەک ئەمەش خاڵێکی لاوازی تەلەڤیزۆنی کوردیە کەسێکە لە تەلەڤیزۆندا ئەمەزرێ چوەک پێشکەشکار بێت چوەک ئامادەکار بێت چوەک و بێژەر بێ سەرنجم ماوە حتا لە تەلەڤیزۆن ئەم سیانە کە سێ پۆلێن نەکراوە مەسەن بێژەر پێشکەشکار پەیامنێر ینی جیاوازیان هەیە حتا ئەمە بە پێی ستاندار بە پێی تەلەڤیزۆنی دنیا مەرجی هەیە ینی ئێستا ئاسی ڕۆشنبیری زۆر مهمە زمان زۆر مهمە ئێستا ئەبێ زمانزان بێ وەک خۆت فەرموود ئەگەر دووسێ زمان بزانێ باشتر ینی زیاتر بە ئاگابێ ئەبێ یا زمان ناز بە یا زمانەوان بێنی شتێک لە بابەتی زمان بزانێ زایدەن زانیاری گشتی هەبێ ینی تۆ سەرنج بە لە تەلەڤیزۆنی کوردیا کەسێک بەرنامەی گۆرانی پێشکەشەکە پێویستە باگراوندێکی گۆرانی هەبێ مێژووی گۆرانی مۆسیقا و گۆرانی جاروە پرسیان لە گۆرانی بێژەکەکە یا لە میوانەکەکە ئەڵێ مەقابێک بڵێ ئەڵێ شارەزای مەقابی بڵێ پێشکەشکارەکەڵێ نە یعنی تۆ دیقەت بە کەسێک لە تەلەڤیزۆنان کارەکات ئەبێ ئاگاداری هەنێشت بێ یا مەسەلەن هەنێ وشە و دەستەواژە پێشتر بۆی باس کرابێ بۆی ڕوون کرابێتەوە بەڵام خۆی کێشەکە لە چیایە من کە ئێستا لە تەلەڤیزۆن دا ئەمەزرێم یەکسەر بە تایبەتی ئەوانش کە لە شاشەوە دەرەکەون تۆ ئەجینا چەنەها بە سەدان ساڵ لە تەلەڤیزۆن کارکە سەربازی ونی بەڵام ئەوانەی کە دەرەکەون ئەوانە بن بە ئەو کەسەی یا نوێنەری یا ئێستا تۆ کە هەر بۆ خۆت بەڕێزت کاچیت هەر شوێنێ ئەڵێن کورسات بێ و هێشتا ناوی خۆت ببن یا هیچ شتێک بڵێ لەو کورسات هاو یا ئەو لە کورسات ئیشەکە لەبەرەوە شاشە زۆر گرنگە عادل ئیمام ئەڵێ ئەمەڵە لە شاشەوە دەرکەوتمە چمە هەر شوێنێک خەڵک هەستەکەم وا سێرمەکەن کە من خزمیانم یا من ناسیان چونکە شاشە هەروە گاڵتەنێت تۆ هەموو ڕۆژێ هەموو شێوی هەموو کاتێ دەرەکەوی بۆیە گرنگە ئەو کەسی کە لە تەلەڤیزۆندا ئەمەزرێ هیچ نەبێ خولێکی بۆ بکرێتەوە هیچ نەبێ تێستێکی بۆ بکەن ینی هیچ نەبێ بەرنمەیە کەسێکی کە لە تەلەڤیزۆنای ڕاوێژکارە یا پێشترکاری کردو یا پسپۆڕە ئەوانە دابنیشن لەگەڵای مەسەلەن هەر بەرنمێک بۆ خۆیان بەرنمەیەک بکەن بزانن ئاسی ئەم کەسە چۆنە هەنێ شتیشێ مەسەلەن لە ڕووی جەستەییەوە کە لە هەموو تەلەڤیزۆنی دنیا هەر مەسەلەی زمان و زانیاری شتەکە نییە لە هەموو دنیا ینی لە ڕووی جەستەییەوە گرنگە ئەو کەسە ینی تۆ بتێنێتێ جوانی شەرتە جوانی مەرجە خۆ هەر ئەوە نییە تۆ بڵێ ئەمە ترشتی پێ یاشت ئەزانێ ینی هەمووی بەیەکە وەکو حەڵقەکە وایە وەکو زنجیرەکەی هەمووی تەواوکەری یەکترن مەسەلەن جوانی زیرەکی معلومات زانیاری گشتی زایدەن زمانی پارا و شارەزا لە هەنێ بواری وەک خۆت فەرموو دەگەر زمانی کە بزانێەوە باشترە با بگەڕێنمەوە بۆ ساڵی 90ەکان
ئەو کاتەی خێزانەکەت یەکێک بوو لە بێژەرە هەرە دیارەکان بگومە قۆناغێکی زۆر تایبەت بوو لە بەرۆی گەر بڵێم بێژەر و پێشکەشکارە خانمەکان زۆر کەم بوون لەسەر شاشە ئەو قۆناغە بۆ زمانەوانی و ئێستا ئەگەر بەراوردیش نەکەم بەڵام بڵێم ئەو قۆناغە چۆن ئەبینیتەوە ساگەر من و زریان خامکەی بەنمونە من هەستەکەم ئەو قۆناغە ئەو سەرەتایە زۆر لە ئێستا باشتر و زۆر لە ئێستا پێشکەوتوتر بوو لە کتێبەکە باست کردووە؟ نا باسیەوەم نەکردو بەڵام ئەو زەمانە هەستەکەم ڕۆحێتێک هەبوو بۆ ئیشکردن مەسەلەن خەڵک دڵسۆزی بوو خەم بوو تۆ بڕوانە تەلەڤیزۆنی گەلی کوردستان کە تەلەڤیزۆنیەکێتی نیشتیمانی کوردستان و لە سلێمانی دامەزراوە ماوەیەکی زۆر لە ماڵی مامۆستا عوسمان سێوارە کار کراوە ئیش کراوە کە ئەمە خۆبەخشانە حتا ئەو کات حکومت لە شارە بە حکوومەتی بەعز لە شارە و هێشتا بڵێن چەند ڕاپەڕینێکیش دوای ئەو بۆ بەڵام کەسێکی وەکو عوسمان سێوار لەبەروی کەسێکی خەمخۆر بوو کەسێکی دڵسۆز بووە ئامادە بوو ئەو تەلەڤیزۆنەی لە ماڵی ئەوە چەند بۆیە ماڵی ئەویان یا ئەو قۆناغی ئەویان ناو مەرحەلە یا قۆناغی دۆشەکەڵە چونکە لە ماڵی مامۆستا عوسمانە بوو من هەست دەکەم ڕاگەیاندنی ئێمە بە تایبەتی ڕاگەیاندنی یەکێتی ئەو کات و ئەو زەمەنە یەکەم وەکو پەیوەندیەکە دووەم وەکو ئاستەکە سێم وەکو ئیشکردن و ڕۆحێتەکە ئەو کاتە باشتر و حتا لە ڕووی زمانیشەوە چونکە مامۆستا عوسمان کەسێکی زمان ناز بوو بێ لە مامۆستا عوسمان بڵێ مامۆستا کەمال سابی کاک جەمال خەباریش شاعیر هەروە دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا خەڵکێکی زۆر کە داوای لێبوونەکە مەگەر لێرە من نایەنێ ئەمانە هەمووی خەمخۆری زەمان بوون خەمخۆری وشە بوون تەلەڤیزۆنەکەش لەبەرەوەی سەرەتا بوو قۆناغێکی تازە بوو بەنسبەت مێژووی کوردە و سلێمانیەوە لەبەرەوە هەست دەکەم ئەو ڕۆحێتە قەت دروست نابێتەوە ئێستا گەر پێشکەشکارێک یاخۆت هەواڵ سازێک یاخۆت پەیامنێرێک ئەم کتێبە بخوێنێتەوە چۆن سوودی لێ بینێت کاک سەرکەوت ئەگەر ئەم کتێبە بە باشی بخوێنێتەوە و دڵی باتێ من ناڵێم ئەم کتێبە لە بەرەوەی خۆم نووسیمە 100% ئەم کتێبەش بێ کەم و کوڕی نییە بەڵام من ئەم لەوە سەرچاوی گرتووە دیارە خۆی نووسینی ئەم کتێبە هەر لەو ڕەوانگەیەوەی کە ئاڵێ دۆستەوەی ئەم گرێنێ دوژمنەوە پێم پێکردێ منەوە نەهاتوم لێرە تەشیریان ڕەخنەوەین بە تەلەڤیزۆنی کوردی بکەم بە پێچوانەوە من لە خەمەوە ئەمەم نووسیەوە من خەمم بووە کە ئەم بابەتە بنووسم بۆیە ئەگەر هەر پێشکەشکار بێ یا بێژەر بێ یا پەیامنێر بێ کە ئەم تەلەڤیزۆنە خوێنێتەوە ئێمە هەنێ و شەمانەیە لە تەلەڤیزۆنەوە کە ئەڕوا هەڵەی باوە کە ئەڕوات کەس لی ناپرسێتەوە هەنێ وشە هەیە کە تۆ ئەڵەی کاکە ئەمە بەپێی دەستور بەپێی بنەما واتاکەی ئەوەیە یا ڕێنووسەکەی ئەوەیە بەڵام کەس بەگوێت ناکا بۆیە ئەگەر کەسێک ئەمە بە دڵ بیخوێنێتەوە مەسەلەن ئێمە کێشەوان لەگەڵ هەنێ وشە هەیە بۆ نمونە پیشانگا خۆی وشە لە زمانە ئەگەر واتا و ماناکەی تەواو بی بەدەستەوە دروست دەینووسی تەواو مەسەلەن ئێستا تۆ دیقەتی تەلەڤیزۆنی کوردی بە ئەم وشەیە بەدەنەوە ڕێنووز ئەنووسرێ مەسەن پێشانگای خۆی ئەسڵی وشە چیە پیشاندانە لە شوێنێکە تۆ شت پیشانەی هاتۆ بۆرەوە سەر ئەسڵەکەی پیشاندان زائید پاشگیری گەی شوێنە پاشگیری گا نییە گۆرانە لێ گا سەرۆ ژوورە گا سەرۆ خوارە گا بۆ جارە بۆ مەڕێ بۆ کەڕەتی عەرەبیە یعنی تۆ وشەکان بگێنەرە ئەسڵەکەی مەسەلەن من زۆر جار لە کورسا دیقەتێم لە مانشێتەکە نووسراوە هاوڵاتی لە دوای فلتەرێک گەڕوە هاوڵاتی جارێک بە یەک واوە نووسێ جارێک بە دووە ئەمە دەریەخە ئەو کەسەی کە ئەمە ئەنووسێ من ڕێزم بۆ هەیە بەڵام هیچ لە زمان نازانێت چونکە هاوڵاتی خۆی هاو زائید وڵات زائید هیە کە ئەڵەی هاوڵاتی یەک نێوە پراماتیک یعنی بانگیەکەی هاوڵاتی ئەم موشانە ئەگەر تۆ بیگەڕیتەوە خۆشبەختانە کورسات لەو کەناڵانە بوو کە کار بوو ئەمە ئەکا و کاریشی کردووە بەڵام بەداخەوە زۆر جار تۆ کە وشەکە ئەبینیت ئەو شە یەکسەر هەستەکەی ئەو کەسەی کە نووسێتی زمان نازانێ مەسەلەن ئەڵێ خۆی هەواڵی وەرزش ئاڵێ هەواڵە وەرزشیەکان مەسەر ئەڵێ کۆتاییمان بە هەواڵەکانێنا خۆی مەسەلە هەر هین نیە تۆ جاروێت دەستەواشەکە خەڵەتە یعنی تۆ بۆ کۆتاییت بە هەواڵەکان هێناوە ئەبێ بڵێ هەواڵەکانمان پێشکەش کرد بۆ پێشکەشی لەبەری تۆ هەواڵ ئامادە ئەەکەی کە ئامادەیکە یعنی پێشکەشیەکەی کەواتە دروستە تۆ بڵێ ئێستاش ئێوە هەواڵەکان یا ئێستاش ئێوە گەشتی هەواڵ یا هەواڵەکانمان پێویست یعنی من دیقەتمەوە جاری وایە بێژەرەکانێک
کۆتاییمان بە هەواڵ یا ئەڵێ هەواڵی سەعات 11 خۆی ئەسڵ و ئەساسی نییە بۆ سەعات 11 کاتەکەی تۆ سەعات 11 تۆ ئەڵێ فەرمونون ئێوە گەشتی هەواڵەکان یا ئەڵێ سەعات 11 من زۆر دیقەتمەوە زۆری تەلەڤیزۆن زۆربەی تەلەڤیزۆنی کوردی ئەڵێ سەعات فەرمونون ئێوە هەواڵی سەعاتدا ئاخر تۆ هەواڵ تۆ ئێوە خۆتان لە تەلەڤیزۆنان کارەکەن هەواڵ بە جاروێ بە سەعاتیش ئامادە ناکرێت تۆ هەواڵێک تایە تۆ تێکسی بۆ نووسی و بابەتێ لە وڵاتێک سەعات وێنەی بۆ پەیاکەی تۆ نابێ بڵێ هەواڵی سەعاتێ ئەوە دەریەخاوە بێژەرە هیچ باگراوندێکی نییە یا لە بابەتەکە نازانێتتر بۆی نووسراوە خۆی بێژەر جاری وها بوو من دیقەتمان لە کورسات ساڵی 2002 ئەوە ینی ئەو هەموو برادرانی کە لێ ئیشان کوور ئاگادارن بەغەڵەشتیان بۆ ئەنووسی بۆ بێژەر خۆی ڕاستیە کردەوە ینی ناکرێ شتێک بۆ من ئێستا دانرابێ مەسەن بێژەری وایە بۆڵێ کاکە من چی نووسرا ئەوە ئەخوێن و بەس خۆی ڕازنیەوە بێژەر ئەبێ معلوماتی زۆر جار ئەوە بەسەر بێژەرا تێپەڕیەوە مەسەن دوایوتیان کە ئوتەی کاکە خەتای هەواڵسازە باشە هەواڵساز لەو کاتا خەیاڵ و داڵغەی چێ بوو شتەکەی وانووسیەوە لەوانەیە و کەسە لەگەڵی چێگا قسەی کردوێ شتێکیان تۆ ئەویش داغڵی کردو بەس کە ئەمەیەتە بەردەبی من وەکو بێژەرێک ئەبێ بزانم مەسەلەن پایتەختی لوبنان ئەندەلوز نییە من بزانم کە من بێروتەیە بۆ نمونە ئەڵێم یا کە مەسەلەن بڵێ سەرۆگۆزیرانی ئەو وڵاتە بێ ئەم بێژەرە ئەم زانیاریانەی هەمیشاڵە نەبێت کە ئەوانەی کە دەرئەکەون ئەبێت لانی کەم بە ئاگا بن لە هەواڵی جیهان بە ئاگا بن لە بابەتی کۆمەڵێک وشە وشە سازی بزەم لەمە دووە ئێمە ژەگەر کەسانی وەکو ئێوە ئەوە بەردەوام بینەرمان بنەبێ زۆر بە ئاگاتر بین وڵی بە ئاگایەکە چییە من پێشتری ژوتم تەلەڤیزۆن لە بەروی کاریگەرترین و خێراترینە تۆ بتێوە نەتێ وەکو تۆزێک لەمە پێش باسمان کرد تۆ کە ئاچیتە شوێنێک تۆ لە بەروی تۆ لە شاشەوە دەرکەوتوی خەڵک سەرنجیان لەسەر تۆیە تر هەیە غیرە و غیرە ئەکا هەیە بەغیلی و پێبا هەیە خۆشیێوەی تر هەریەک بەنەوعەکە لەبەرەوەی تۆ چەند ساڵ لە تەلەڤیزۆن کار بکەی مەسەر ئەم برادرانی کامێرایە مۆنتێریا ئەوانی لە ناو تەلەڤیزۆنا کارکن سەربازی ونن بەڵام ئەوانی کە دەرەکەون تر ئەوان تەلەڤیزۆنە بێ بە موڵچی ئەوان کاتچنە شوێنێک خەڵگەڵێەوە کورسادا و خەڵگەڵێەوە ڕووداوە خەڵگەڵێەوە گەلی کوردستانە چونکە تۆ یا و کەسی لە تەلەڤیزۆن دەرکەوێتتر ئەوە بێ بە موڵکی شاشەکە بۆ هیوایم هەمیشە بەردەوام بیت و هەر بابەتێکیش لەسەر لێو ئەم کتێبەیە لەسەر تەلەڤیزۆن نەنووسرابێت هەڵەمەکەی تۆ بتوانێت لە کتێبێکی ترە تەواوی کات. زۆر سوپاس بۆ ئێوە ئازیێتان کێشا من لێرە و جاری تر سوپاسانەکەم و دەستا خۆش و بە هیوای بەردەوامی. سوپاس بۆ بەڕێز کاکسەر کەوت عەلی حەبیب بەڕێزیان کەوەکو نووسەری تەلەڤیزۆنی کوردی و چەند سەرنجێک ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزین و دووبارە بەخێر بێت. سوپاس.